هەموومان مردومانەیە. بەخوا باوەکیان من زۆر بیر دەکەم. 9 ساڵە باوکی خۆم نەبینیوە، والله زۆر بیری دەکەم، بەڵکو ئینشەڵا دوای مردن خوا لە بەهەشتا گشتمان کۆ کاتەوە. ئێوەش بە هەمان ژێر باوکتان، براتان، دایکتان، خوشکتان مردووە، مناڵتان مردووە، بیریان دەکەن. والله کاتێککە دەمرن بە یەکتر شاد ئەبنەوە. بۆیە مردن دابڕانێکی کاتیە. چەند ساتێک لە ئازیزەکانی خۆدا ئەبڕی، لەم ئازیزانەدا ئەبڕی ئەچی بەلای کۆمەڵی ئازیزی تر، لەم خەڵکە جا دەبیتەوە دەڕۆی بۆ لای کۆمەڵە کەسێکی تر کە چەندەها ساڵە نەیانت بینیوە. والله جارێ باپیری خۆت نەبینی لێ دەیبینیت، نەنکی خۆت، مامەی خۆت، خاڵی خۆت نەبینیوە لێ پیان شاد دەبیتەوە. بۆیە خەمبارین ئێمە کاتێک کەسێکمان دەمرێ، بەڵام مردوەکانمان زۆر دڵخۆشن، زۆر دڵخۆشن کە کەسێک لە ئێمە دەمرێ و دەڕا بۆ بەهەشت، لەگەڵەوانە کۆ دەبێتەوە. بەڕاستی حەدیثێکی زۆر خۆشە پێغەمبەری خوا بمانی باس کردووە صلی الله علیه وسلم. کەواتە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم کاتێک کە ئەم ڕۆحی ئیماندارە دەچێت بۆ لای ئەو مردوانەی پێش خۆی کە مردون و بەهەشتین، دەفەرمێ فيسألونه ماذا فعل فلان ماذا فعل فلان. پرسیارەکەن، دەڵێ فلان کەس ئەم مردووە کۆنەکان پرسیار لە مردووە تازەکەکە، دەڵێ فلان کەس کوڕەکەم چیەکە، ژنی هێناوە نەهێناوە، کێ هێناوە، کچەکەم شووی کردووە شووی نەکردووە، شووی بە کێ کردووە، خێزانەکەم شووی کردووە شووی نەکردووە، پیاوەکەم ژنی هێناوە نەهێناوە. پرسیارەکەن یەک بەیەک مردووە کۆنەکان پرسیار لە مردووە تازە ئەکەن. ئەمیش معلوماتی تازەی پێ، هەموو شتەکانیان پێ ئەڵێ دەربارەی کەسوکاریان. یەک بەیەک مردووە ئەوەی کە لە دنیادا ناسیوتەوە بەهەشتیە، لەوێ پرسیار دەربارەی کەسوکارەکەی خۆی لە تۆ ئەکات. کەواتە دەمەتەقێ دەکەن، قسە دەکەن ئەهلی بەهەشت. خوا لەو کەسانەمان بگێڕ. کاتێک کەسێک لە ئێمە دەمرێ، کەسێکمان کەسێکی خۆشەویست و ئازیزی لە دەست ئەدات. تۆ کەسێکی ئازیز لە دەست ئەدەی، بێگومان خەمبار دەبین، بێتاقەتە بین، دەگرین، بێتاقەتین. بەڵام مردووەکانمان ئەوانەی کە بەهەشتین، خوای گەورە بە ئەهلی بەهەشتیان قبوڵکە هەر هەمویان. مردووەکانمان بە پێچەوانەی ئێمەوەن. ئێمە خەمبارین، ئەوان دڵخۆشن. بۆچی؟ خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیحە هاتووە، ئەفەرمێ کاتە ئینسانی ئیماندار ڕۆحی دەکێشرێ، ئەوەی کە ئەهلی ئیمان و تەقوای و بەهەشتیە، یا ڕەبی خوای لەو کەسانەمان بگێڕی. ئەفەرمێ ڕۆحی ئەو ئینسانە ئیماندارە دەبەن بۆ لای ئیماندارەکانی کە لە پێش ئەوە مردوونە. ئەم کەسە دەڕوات بۆ لای کێ؟ بۆ لای ئیماندارەکانی پێش خۆی. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم فلهم أشد فرحا به من أحدكم بغائبه يقدم عليه. والله کەسێک لە ئێوە، کەسێکی چەند ساڵە نەبینیوە، کاتێک کە دێتەوە ئەو کەسە خۆشەویست و ئازیزەی، چەنە دڵخۆش دەبێ. تۆ مناڵێکت هەبێ، کەسێکت هەبێ، خۆشەویستێکت هەبێ، سەرنەگوم بێ، کەس نەزانێت چی بەسەر هاتووە، لە پڕێکە پەیدا بێ، چەنە دڵخۆش دەبێ. تەسەور ناکرێ، ناتوانی وەصفی بکەی. کوڕێکت 20 ساڵە نەبینیوە، مناڵێکی خۆت باوکت چەند ساڵە نەبینی و لە پڕات دەیبینی، چەنە دڵخۆش دەبی. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم والله ئەو مردوانە کە ئەهلی بەهەشتن دڵخۆش دەبن بەو مردووە تازە کە هاتۆ بۆ لایەن، لە ئەوەی چەنە ئێوە دڵخۆشە بن بە کەسێک کە هاتۆ بۆ لاتان چەند ساڵە نەتان بینیوە، والله هێشتا ئەوان زیاتر دڵخۆش دەبن. بۆیە خەفەت دەخۆین ئێمە، بەڵام بەخوا مردووەکانمان دڵخۆشن. والله کاتێک کە کەسێک لە ئێمە دەمرێ، مردووەکانمان دڵخۆشە بن، مردووەکانمان دڵخۆش دەبن. بۆچی؟ لەبەر ئەوەی کەسێکی ئیماندار الحەمدوللا فڵان کەس هات بۆ لای ئێمە و ئەهلی بەهەشتە. بەخوا ئەوەندەی کە مردین، ئەگەر بەهەشتی بین و هەوڵ بدەین خۆمان ئەهلی بەهەشت بین، بەخوا بە هەموو مردووەکانمان شاد دەبینەوە. بەخوا باوکت مردووە دەیبینی، بەخوا دایکت مردووە دەیبینی، برات، خوشکت، کوڕت، کچت، کەسوکارت پێیان شاد دەبیتەوە.